يك منجل نيسك غزة دويني ب 400 دولار بو داي ورا دايكو خشكينا مسلمانان الحمد لله يا ما قر خير خواز مسلمانان نبي ناتوانين هاو بخير يا سلام ويخلي حياتي بودان وكو بجداري كردني پێشەکی بەخێر بێن سەر چاومان وەڵای ئەوەی کە ئەمانەیکەن ئەم حیزبە ئیسلامیان نەیکەن ئێوە ئەیکەن هیچ حکوومەتێ ناتوانێ بیکە بەردەوام کاتان لێ ئەەکەن گیانمان ئەوە تا بە هاوکاری یەکەم خوای گەورە و دووهەم هیمەتی ئێوە بەردەوام بێ دەستخۆشیتان لێ ئەەکەنی حالێن خۆم کەم ئەندامێکی لە سەدا سەدم هەیە تەمەنی 25 ساڵە هەتیوێکیشم لەلایە سوێن بە پەروەردگار ئەمە نەبێ هیچ موچە و مەعاشێکم نییە لە ماڵی خۆمە دوعای خێر ئەەکەم بۆ ئەوەی کە دەستی تێاتی بۆی هاوکاری ئەکە بۆ کامیرەوان بۆ قسەکردتان بۆ ئەوەتان کە هاوکاری هەموو فەقیر و هەژارێکەکەن بەبێ جیاوازی بەبێ هیچ لایەنە هاوکاری هەموو کەسێکەکەن ناڵن ئەمە ئیسلامیە ئەمە یەکێتی ئەمە فڵان ئەمە فیسارە بە پێی پێویست و بە زیادۆ ئەیکەن یعنی ئەوە نەکردوتانە ئینسان ڕووینی قسەتان بۆ بکە دەستخۆشیتان لێ ئەەکەم لەوەی کە ئەی بەخشێ لەوەی کە قسە ئەکا لەوەی کە دابەشی ئەکا لەوەی کە هاوکاریمان ئەکا مەمنونیانین هەتا مردن دەستخۆشیان لێ ئەەکەین دووبارە و هەزاربارە مەمنونی ئێوەیشین خوای گەورە بەشیان نەوڕێ یاخوا جەماعەتی ئەم خێرخوازە و یاخوا بەهەش بەشیان وێ ئیشەڵاوە یارمەتی هەتی و فەقیر و هەژارەدەن یاخوا بەشیان نەوڕێ و کاریان ڕاست بێ یاخوا و وەڵڵا زۆر باشە و خوا نور و لێوارێ یارمەتیەکە بۆ فەقیر و هەژار و هەتی و کەم دەرامات و کرێچی و دامات. دەستان خۆش بێ بسم الله الرحمن الرحیم ئێمە وەک ڕێکخراوی سۆمای چاوانی هەڵەبجەی شەهید ئەمڕۆ کە 28 حەوتە دەستمان کرد بە دابەشکردنی هاوکاری مانگی حەوت بە فەزلی خوا و دووهەم خێرخوازانەوە کە دڵ و دەستی خەڵکی کوردستان گوشادە بیری ماڵ و مناڵی خۆیان لەگەڵ مناڵانی هەتی و هەژارانە هەیەە و بە هەمان شێوە لە هەمان کاتە بیری خەڵکی غەزەیان هەیە کە دەزەخەنە پارەکانیان و هاوکاری بۆ فەقیر و هەژار و خەڵکی مسلمانانی تری وڵاتان وەکو غەزە ئەنێرن ئێمە سوپاسیانەکەین خوای گەورە بەرەکەت بخاتە دین و ئیمانیان و 7 سەبەتە خۆراکمان بەسەر هەتیوانە تەوزیع کرد لەلایەن خێرخوازانی هەولێرەوە بوو خوای گەورە جەزاریان باتەوە و لە هەمان کاتتا ئێمە لە مانگا خولێکی خەیاتیمان بۆ دایکان کردەوە و لە کاروباری ڕاهێنانی کۆمەڵایەتی لەلایەن ڕێکخراوی فریاکەوتنی ئیسلامی سێ فێرخوازمان بەشداری کرد کە مەکینەیان وەرگرت و خۆشمان خولێکی خەیاتیمان بۆ 25 دایک کردەوە لەم مانگا خوای گەورە بیکاتە مایەی خێر بۆ ماڵ و مناڵیان بۆی بتوانن بژێوی بۆ خۆیان و مناڵەکانیان پەیدا بکەن و محتاجی دەستی کەس نەبن و ئێمە لە هەمان کاتا شیرینی خواردنەوەیەکمان کرد بۆ ئەو فێرخوازانەی کە بەشدار بوون لە خولی خەیاتیەکە بۆ ئەوی خەندە بخەینە سەر لێوانی خانەوادەی ئەیتامەکان و مناڵەکان لە هەمان کاتا خۆشیەکانمان بەش کرد لە نێوان ئەوان و مناڵەکانە خوای گەورە جەزای هەموو لایەک باتەوە و دەستخۆشی لە ستافەکەکەم کە خۆبەخشانە بەبێ ماندوو بوون لەگەڵ ئێمە مانگانە هەموو ئەرک و چالاکیەکان جێبەجێەکەن و دەستخۆشیش لە کەناڵەکەی ئێوە کە ڕووماڵی چالاکیەکانی ئێمە ئەکەن و ئەیگەێنەوە دەست خەڵکی کوردستان و خێرخوازانەوە نازانم